كوابو أو بوشي أبيني إسلام كأيوة أم إنسان پروردكار أم پیغمبر نازاري وكو پروردكاريك وكو ما مستعد كنار بوشي أبيني همو لعينا كاني أم إنساني أعراض كردوا وأو پیغمبر نازارش عليه الصلاة والسلام بوا بقدوي إيما بنموني إيما لبر أو صحابة برزانة همو لبردستي أو برزانة تخرجان كردو حتى وكو دنيا جماوة طول مروفيكي تري پروردكراو ئاوا لە ساحەیەکە لە زەمن و شوێنەکە جارێکی ترکۆنابنەوە هەرچەنە بە کاک لەوان ئەچن بەڵام جارێکی تر بەو شێوەیە ممکن نییە کۆبێت لەبەرەوە ئەمجا ئەم ئیسلامە کە دراسی ئەم نەفسیەتی ئاوا کردووە کە ئەم منهەجەی بۆ داناوە ئەلا يعلم من خلق وهو اللطيف الخبير خوای پەروەردگار کە شارەزای و پسپۆڕ و ئەم کائینەی دروست کردووە ئەم ئینسانی دروست کردووە ئەم منهەجەشی بۆ دیاری کردووە لەبەرەوە ئەزانێت چۆنی پەروەردە ئەزانە لە کاتی تووڕەبوونیە لە کاتی ئینفعالیا لە کاتی حەزیا لە کاتی ترسیا لە کاتەکانی ترە چۆنی پەروەردار ئەزانە لەو کاتێک کە هیمەتی هەیە خۆی ئازار کردو خەڵکێ بچن بۆ جیاد ئەمیش ناوی خۆی نووسێ بەڵام ئەزانە ئەمە نەفسیەتی دا نەمەزراوە جارێ عقیدە و ڕۆحی دا نەمەزراوە خواناسی و ئازایەتی و جوامێرەکەی دا نەمەزراوە جارە پێویستی بە تربیەتێکی زۆرتر هەیە بۆیە پێویستە نەفەس درێژ بین لە پەروەردەکاریە نفس درێژ من لە پەروەردەکردنی ئینسانانی لە بەردەستمانە نفس درێژ من لە ئاراستەکردنیانە فەلەمان لە پەروەردەکردنیان بە هیچ شێوەیەک نەبێت چکە کۆڵێکی قورسرەخینە سەرشانێت ئەگەر پار سەنگ بوون ئەتوانن ئاڵای ئەم تەوحیدە زۆر بە شێوەیەکی جوانەرانە هەڵگرن ئومێدەوارم ئینشاڵڵا ئێمەش ئێوەش بەڕێزی ئەو جوانەرانە بین کە ئەتوانین ئەم پایانە خواییە هەڵگرین کەوابوو ئیسلام کە بایەخی بەمەداوە حسابی بۆ ئەوە کردووە کە نمونەی خەڵکیان جیاوازن جۆرەکانیان جیاوازە فەرق لە نێوانی ئەم خەڵکانەیە هەیە لە مەیلانە لە ئارزویانە لە دافعیانە بۆیە سزاکانیش جیاوازن پاداشتەکانیش جیاوازن چکە پاداشتەکانیش تەنانەت لە دنیاشا فەرقیانەیە لە قیامەتیشا فەرقیانەیە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بەهەشت 100 دەرەجەیە درجة جهاني برسكيان وزري الفردوس الأعلى كداوي بهشتان كداوي كان فردوسي أعلى تام بنسيبك خواهي قول فردوسي أعلى ونسيبي إيما شو إيوش بك للدنيا شاب مانك بعداتي قدري خوي وسرخصني دينكي شو دراش فرورد مانك عرافت مانك هداية مان بدا خوي وعدي دعوة الذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا إيما هرشن جهادك شمان نكردو بلان أنصاري جهادك بوينو حزما بصر خصني أهل توحيد جهادك كردو خواهي قول مقر بولطفة بلطفي خوي رحمه انتي ابتاو هدايتي كي زورترنا بدا تارسنگ رامانگره بمان كابا أذاتي قدري خوي ولو زمان لك ومالكاريشي بهذا بخاطة قرها تاركو بتوانين أنبان جواز خواهي جاري جكلنا ملتي خومانا بلاو كينوا خوشي بقرتو برا أم خواهيستيا لواز لو قندلي فكر وقندلي سياسة وقندلي إدارة وحزبايتي فاش لبينه بلكو الروكاتوا أم دينهم جاري جكا لجر سعي إمارتي برفراواني پر أمان ونان بو هموان وكلاي بدرخاني جور جاري شتر أمان جينتوا ومدوارم لعمري خوانا بيبينين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.